تۆزێک بۆمان باسکە مامۆستا بەزمی ئەو گوندەش بزانم لەوێت ستان ئەو گوندە بەڕاستی چووکە سێ سەعات لەڕێ گورگ هەبوو شت هەبوو بەو جستانە ئەو کاتەش تازە تەخەڕج مەجبور بووم چوومە لەوێ هیچ مامۆستایان قبولی نەکرد لەوێ بە زەمن مەجبور بووم بۆ چووکە بەعسی نەبووم تەحملی ئەو ژیانە بکەم گەیشتمە ئەو گوندە دەبینم یعنی زۆر بچووکە کەس ناگاتێ پێشمەرگەش دەهاتن لەوێ ناوی هەتکە بوو ئەو کەسێک شارەزای بەرا دۆستیە هەتکە و نزیکە هەتکە جەڕا بوو ئەو کاتە سیارە ئەو شتانەش بە پێیان دەڕۆیشتن هەتە شتومەک بە وڵاغیان دەهێنا چ ئەو گوندێکی نائیب بوو زۆر دوور بوو کە گەیشتمە ئەو گوندە على اساس منیان تەعین کردەوێ یەکەم تەعینی من بوو وەک مامۆستا لەو گوندە من ژماردم تا 23-24 سەگی هەبوو ئەمن 13 منداڵ تەڵەبە 13 منداڵ دوای بیرم کەم چی بکەم لێرە دوای ناوم ڕەفیق نووری حەنایە ئەو جا گوێم لێ دەبوو لە هەندێک خەڵکی گوند کورەوە فەلایە فەلا یعنی هەستم کرد چۆن تووشی ناومە بووم بووم چی بکەمەوە بەس بیرم کرد معقول نییە ئەو فەقیر و سادە و ساکار بە ئەڵقەس ڕقیان لە من دەبی ڕەنگە ئەبێت چی بکەم تێگەیشتن هەبێتن گوتم دەبی ڕێیەک ببینم ئیقناعیان بکەم کا من هاتوومە بۆ خزمەتی ئێوە دوای کە هەستم کرد پێداویستی چین یەکەم جار مەجبور دەبم على اساس من لە حکومەت هاتوو مامۆستانە وەک لە بن یعنی زۆر ئەویان نەدەکرد تەعاونیان نەدەکرد من دەستگیرم کرد ملاحظەم دەکرد یەکێک سەری دێشە بە وڵاغی بە 3 سەعات دەڕۆژ نە موزەمت هەبوو نە دکتۆر هەبوو نەشت هەبوو لەوێ زۆر ژیانیان ئەوە بوو ئەو جا چم کرد گوتم بزانم پێداویستەکانیان چ بوو یعنی لەوەیە بیرم کرد فەقیرن من پاش هەفتەیەک مامۆستایەک ناوی سەدرەڵدین خۆشناو بوو یادی بەخێر کە لە گوندی جەڕا بوو نزیکی من بۆ ئەوش داهاتە لای من ناردم بۆیان گوتم بڵێ بۆ ماڵ لە سیدەکانەوە بنێر لەولێر بۆ سیدەکان چەند گونیەکی پڕ بکەن لە جلکی زیاد و ئەو جلکانەمان هەیە ئیزستانی ساپۆی هەموو شتێک هاوکاریەک بۆ خەڵکی گوندەکە بۆ خەڵک ئەوان نازانن مۆزوعەکە چییە کە گەیشت پاس چەند ڕۆژێک ئەو گونیە بۆ من باوڵاغ مشکردم بۆ خەڵکی گوند بانگم کرد گوتم فەرمون ئەو جلکانە تەماشا بکەن چی بە دڵتانە بەخوای لە دڵی خۆم چەند پرسیارێکی سری نەهێنیم کرد گریانم هات بۆ وەڵامدانەوەیان ئەزانی بۆ یەکێکیان گوتی مامۆستا ئەو ساقۆیە بە چەندە ئەوە دی گۆڵ ئەو بلوزە بە چەندە گوتم برا بە چەندی چییە من دیارینی نایە بۆیەوە چونکە زۆر بوون پێیان خۆش بوو ئەوەندە مرتاح بووم دوای لە هەمان کاتدا بۆ کەسوکار و خزمەکانی منیش گوتم چی حەبی ناودار هەیە کە پێویستی دکتۆری وەک پاراستۆل و حەبی کۆخە و دەرمانی سەرەتاییەکان کە ئەوانشیان نارد ئەوجا لەوێ دایم پاشەوەی خزمەتیانم کرد هێدی نزیک بوومۆ من ئەوجا و کاتە من کوردیەکەم چونکە دیراسەم بە عەرەبی بوو کوردیەکە نەدەزانم زۆر باش تازە فێر بووم کوردی ئەوجا هەستیان کرد من هاتوومە بۆ خزمەتی وان کەسێکی باشی هاتووتە ناو گوندەکە دەتەوە خزمەت بکەیت ئەوجا شەیما خان ئەوەی سەیرە چییە من کە ئەو خزمەتکاریم کرد بۆیەوە یعنی لەوەیە هەم حسابی منیان کرد کە من دکتۆرم کە من مامۆستامە کە دوای بیرم کرد سەبوڕە نییە بیرم کرد چۆن فێریوان بکەم من نەمتەعین بووم لێرە وەک مامۆستا چ مامۆستایەک پێشی من نەهاتبوو هەموو دنیام دەربێ هەو لێر پرسە کەس نەگەیشت بۆیە یەکێک هەنگەیشت دەگوتیان دوو ڕۆژ و تەحملی نەکرد گەڕایەوە مەجبور بوو چونکە نەبەعسی مەگە بگەڕێم کێشەیە گوتم با ببینێ خۆت بگونجێنی باش بگونجێنم فگوتم دوو شتێکی زۆر گرنگم کرد بۆ مناڵ بۆ پیاوی گەورە طبعا 90% لەوێ شوان بوو لە بەیانی دەڕۆیشتن شەو مەغریبێ دەگەڕانەوە گوتم لەو کاتە دەبینم لە خوێنەوارن گوتم لەو کاتە دەبی یەک شتێک بکەم ڕاستە سەبوڕیان نییە بەس دارەسپیندارەیەکی گەورە بوو لە ژووری من چیم کرد ژووری من لەسەر تەختەیەکیان هێنا گەورە لەسەر ڕەحلەکان دووسێ ڕەحلیان هێنا بوو کەونەوەیە لەسەر ڕەحلانە ئەو تەختەیان دادەنا باشە بۆ ئەوی بنوم لەسەری باش چەند ئەو ژوورە پڕ مشک و نازانم کۆڵ هەبوو من پێم سیر بوومە فانوس دەژین گوتم نابی تەحەدای بکەم ئەمن دەبێت کێشە نییە ئەمن موشکیلە قیادەیم کادە من قیادەی موشکیلەی خۆم دەکەم دەبی چی بکەم باشە ئینسان بە قسە نییە بە کردەیە دەنجی کردەوە دەنجی کار بڵندترە لە قسە گوتم با خزمەتیان بکەم